لەو کاتەی ئەنجومەنی ویزاری بچووکی حکوومەتی ئیسرائیل ڕێککەوتنی بەرژەوەندی و ئاشتەوایی لەگەڵ تورکیا پەسەند کرد، ناڕەزایەتیەکانی شەقام زیاتر بوون. بە جۆرێک لە ١٦٧ هاوڵاتیان لە ڕاپرسیەکدا دەڵێن ڕێککەوتنێکی کەم و کورتە و گرێبەستی لەگەڵ حەماس بۆ گەڕانەوەی هاوڵاتی ئەسیوپی و عەرەبی و تەرمی دوو سەربازی کوژراوی جەنگی 2 ساڵی ڕابردووی لەخۆ نەگرتووە. هاوکات پێدانی 20 میلیۆن دۆلار بۆ خێزانی قوربانیانی تورکە کوژراوەکانی هێرشی سەرمەرمەڕە دەرهاویشتەیەکە ڕەنگە لە ئایندە بۆ بەرژەوەندی فەڵەستینیەکان بەکاربهێنرێت. پێم وایە دەکرێت بکەونە ڕێکەوتنێکی باشتر. ئەمە لەلایەن سەرۆکوەزیرانەوە ڕاگەیەنرا. ئەستەمە بڵێن دەکرێت پاڵپشتی ئەو ڕێکەوتنە بکەین، چونکە ئەو نرخەی بەخشیمانە گرانە و پێشاتێکی مەترسیداری ئەو ڕێکەوتنەیە. پێدانی قەرەبووی دارایی بۆ تروریستان پرسێکی دروست نییە. بەڵام نەیارێکی سەختتر لەلایەن بنەماڵەی دوو سەربازەکەیە کە خێوەتی ناڕەزایی و مانگرتنیان لە بەردەم نووسینگەی سەرۆکی حکوومەت لە قودس هەڵداوە و داوایان کردووە ڕێکەوتنەکە پەسەند نەکات تا ئەو کاتی تەرمەکان ڕادەست دەکرێنەوە و ئەبرامە مانگست و هیشام سەید ئازاد نەکرێن. پێم وایە ئەو ڕەوشەی ڕێکەوتنەکەی تێدا واژووکراوە ڕاست نین. دەکرا ڕێکەوتنێکی باشتر بەدەست بهێنین و زیاتر ڕێز لە وڵاتەکەمان بگرێت. ڕێکەوتنەکە کاریگەری لە هێزی ئیسرائیل و مستاقیتی سوپا دەکات. هاوکات ئەو ڕێکەوتنە کاریگەری لە شایەتمان وەک دەوڵەتێکی خاوەن سەروەری دەکات. بەڵام کەسانێک هەن لە ڕوانگەیەکی دیکەوە سەیری ئەم ڕێکەوتنە دەکەن و ڕنگدانەوەی بەرژەوەندەکانی ئیسرائیل لە ناوچەکە لەخۆ دەگرێت، چونکە هەماهەنگی ئەمنی و کاریگەری سەربازی پێویست دەگەڕێنێتەوە و پەیوەندی ئابوووریەکانیش پتەوتر دەکات و ئیسرائیل لە فشارە جیهانیەکانی کەیسی گەمارۆدانی غەزە ئازاد دەکات و لە بەرژەوەندی تورکیاشە گازی پێ بفرۆشێت. ئەمڕۆ تورکیا بە ئاراستەی ئیسلامی توندڕە و هەنگاو دەنێت. ئەم ڕێڕەوەش دژایەتیە بۆ ئیسرائیل و تەنانەت زۆربەی تورکەکانیش پاڵپشتی ناکەن. نازانم ئەگەر ڕێکەوتنێکی لەو شێوەیە ئەو ئاراستەیە بگۆڕێت، بەڵام ئێمە پابەندین لەگەڵ وڵاتانی دراوسێ بژین. بنیامین نەتەنیاهو سەرۆکوەزیران پێشبینی دەکات لە چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ سەرهەڵدانی ناونیشانێکی دیکە گەردەلوولی ناڕەزایەکان کۆتاییان بێت. ئیسرائیل وەک هەمیشە لە نێو خۆیدا لە پرسی ئاشتەوایی لەگەڵ تورکیا دابەش دەبێت، بەڵام ڕێککەوتنە واژۆکراوەکە دەرگای ئەستەمبوڵ و ئەنتاڵیا لە بەردەم هەزاران گەشتیاری ئیسرائیل دەکاتەوە کە بیری هۆتێلە گرانبەها و سروشتە سەحراویەکەی دەکەن. مەیسەلونی مجالی من مدينة حيفا روداو.